پرۆژەی ڕێگای گەشەپێدان پرۆژەیەکی استراتیجی و شاڕەیەکی ئابووریە وڵاتانی کەنداو لە ڕێگەی تورکیاوە بە ئەوروپاوە دەبەستێتەوە. ئەولێر کە ناوەندێکی گەشەسەندووی وەبەرهێنانە لە ناوچەکە لێی بێبەشکراوە. پرۆژەیەکە وەبەرهێنانی هاوبەشی تێدا دەکرێت. عێراق و تورکیا و ئیمارات بەیەکەوە کاری تێدا دەکەن. بڕی 17 ملیار دۆلاری تێدەچێت. پرۆژەکە بە 3 قۆناغ و تا ساڵی 2050 تەواو دەکرێت. یەکەم قۆناغی پرۆژەکە بەندەری گەورەی فاو دەبێت. بەندەرەکە لە 2025 تەواو دەکرێت. ئەم بەندەرە دەبێتە گەورەترینی هاوشێوەکانی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا. دەکەوێتە زالکی شەط العەرەب کە ڕووبارەکانی دیجلە و فورات بەر لەوەی بڕژێنە ناو دەریا لەوێ یەک دەگرنەوە. ڕێگەی گەشەپێدان ناونیشانی سەرەکی پرۆژەیەکە لە بەندەری گەورەی بەسڕەوە شاڕێگەیەکی وشکانی و ڕێگەیەکی ئاسنین لەو پەڕی باشووری عێراقەوە بەرەو باکوور بە شارەکانی دیوانیە، نەجەف، کەربەلا، بەغدا و مووسڵدا هەڵدەکشێت. بەشێکی بچووکی دەکەوێتە سنووری پارێزگای دهۆک و دەبەسترێتەوە بە شاڕێگاکانی وشکانی و ئاسنی تورکیاوە. لە ڕێی ئیستانبولەوە دەگاتە ڕۆتردام. وڵاتانی کەنداو دەگەیەنێت بە ئەوروپا. درێژی ڕێگەکە لە سنووری عێراقدا 2000 کیلۆمەترە. سەرەتا پرۆژەکە بە ناوی نۆکەندی وشک بوو، بەڵام دواتر ناوی گۆڕدرا بە ڕێگەی گەشەپێدان. بەندەری گەورەی فاو 90 شۆستە یاخود لەنگەرگە لە خۆ دەگرێت. ئەمە لە کاتێکدایە بەندەری جەبەل عەلی ئیمارات لە دووبەی 67 لەنگەری هەیە و ئێستا گەورەترین بەندەری بازرگانیە لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا. تەواوبوونی بەندەری گەورەی فاو کاریگەریەکی گەورەی لەسەر جوڵەی بازرگانی نێوان چیشۆرەکان دەبێت. عێراق دەبێتە چەقی ڕێگە بازرگانیەکانی نێوان خۆرهەڵات و وڵاتانی ئاسیا و ئەوروپا. بەراورد بە نۆکەندی سوێز تێچووی بارە بازرگانیەکانی نێوان چین و ئەوروپا کەم دەکاتەوە. کاتێکی زۆریش بۆ خاوەنبار و کەشتیەکان دەگەڕێنێتەوە. کەشتیە بازرگانیەکان لە چینەوە بۆ ئەوروپا بە تێپەڕینیان بە دەریای سووردا نزیکەی 45 ڕۆژ کاتیان دەوێت. ئەگەر ڕێڕەویان بگۆڕن و بەرەو فاو بێن بە ڕێگەی گەشەپێداندا تەنیا 25 ڕۆژ کاتیان دەوێت بۆ ئەوەی بگەنە ئەوروپا. لە پاڵ هێڵی ئاسن و ڕێگەی وشکانی بڕیارە بۆریەکی گازی سروشتی لە بەندەری فاوەوە بەرەو ئەوروپا هاوتەریب لەگەڵ پرۆژەکە ڕابکێشرێت. دیزایانی تەواوی پرۆژەکە بە 3 قۆناغ و لە ساڵانی 2028، 2033، 2050 تەواو دەبێت. بە تەواوبوونی ئەو پرۆژە گەورە و ئابووریە عێراقێکی نوێ لە ڕووی ئابووریەوە لەدایک دەبێت. عێراقێک کە بەکردەوە دەبێتە چەقی ڕێگە بازرگانیەکانی نێوان خۆرهەڵات و ئەوروپا. ئەو شارانەی ڕێگەکە پێیاندا تێپەڕ دەبێت دەبوژێنەوە و زاوتێکی ئاوەدانی و بنیاتنانی گەورە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق دەگرێتەوە. لەو چوارچێوەیەدا قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان عێراق و تورکیا دەگاتە سەرووی 24 ملیار دۆلاری ساڵانە. بەهۆی گەورەی پرۆژەکە و زۆری تێچۆکەیەوە عێراق دەستپێشخەری کردووە بە هاوبەشی پرۆژەکە جێبەجێ بکرێت. داوای لە وڵاتانی ناوچەکە کردووە بەشداری لە وەبەرهێنانی پرۆژەکەدا بکەن. تورکیا لە پێشەوەی ئەو وڵاتانەیە پێشوازی لە پرۆژەکە دەکات. هەرچی ئێران و ڕووسیان بە نیگەرانیەوە دەڕواننە پرۆژەکە. چاوەڕوان دەکرێت عێراق و تورکیا بە بڕی 23 ملیار و 800 میلیۆن دۆلار وەبەرهێنان لەو پرۆژەیەدا بکەن. لە تورکیا تۆڕی هێڵی ئاسن بە درێژایی 2088 کیلۆمەتر درێژ بوونەتەوە. بە بەستنەوەی ڕێگەی گەشەپێدان بە تۆڕی هێڵی ئاسنی وڵاتەکەیەوە 615 کیلۆمەتر ڕێگە زیاد دەکات. ڕێگەی خێرای تورکیا 1912 کیلۆمەتر درێژ بۆتەوە و بە بەستنەوەی شاڕێگەی گەشەپێدان بە نەخشەی تۆڕەکانی ڕێگای ئاسنی پرۆژەکە دەکەوێتە نێوان ئۆڤاکۆی هاوسنووری فیشخاپور و دیلۆک و تورکیا بە بەهای 5 ملیار و 800 میلیۆن دۆلار وەبەرهێنانی تێدا دەکات. هەروەها 1912 کیلۆمەتر لە ڕێگای وشکانیش لە میانی پرۆژەکەدا بە تورکیادا تێدەپەڕێت. لە کاتێکدا ئێستا 1595 کیلۆمەتر ئامادەیە. بەرنامە بۆ ئەوە دانراوە 320 کیلۆمەترەکەی دیکەش تەواو بکرێت. مەزەندە دەکرێت وەبەرهێنانی ڕێگا وشکانیەکە کە لە نێوان ئۆڤاکۆی و ڕەها دەبێت 2 ملیار دۆلاری تێبچێت. ئەوەی جێی سەرنجە پرۆژەکە لەو پەڕی باشووری عێراقەوە هەڵدەکشێت بۆ باکوور، بەڵام بە کەرکووک و هەولێردا تێناپەڕێت.
بەڵکو لە ڕێگەی مووسڵەوە بەرەو ڕەبیعە هەڵدەکشێت و لەوێشەوە بەشێکی کەمی بە خاچی هەرێمدا تێدەپەڕێت تا سنووری تورکیا. بێبەشکردنی هەولێر لە سوودەکانی پرۆژەکە مەزەندەی ئەوەی لێ دەکرێت ئەو گەشە سندنەی بەهۆی پرۆژەکەەوە دێتە ئاراوە ڕوخساری ئابووری و بازرگانی مووسڵ لەسەر حسابی هەولێر بگۆڕێت و مووسڵ وەک ناوەندێکی استراتیژی بازرگانی و ئابووری لە چێبڕچێی لەگەڵ هەولێردا زیاتر پێش بکەوێت.